سلامی خوای گەورەتان لێ بێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. داواکارین لە پەروەردگار ئومێدەوارین خوای گەورە بۆ خاتر گەورەی خۆی بارانی ڕەحمەت بارێنێ بەسەر هەموو لایەکمانە، بەرەکەتی سەرزەوی و بەرەکەتی ئاسمان لە هەموو لایەکمان بکاتەوە و دوورمان خاتەوە لە هەموو ناخۆشیەک و هەموو نەخۆشیەک. اللهم ئامین. ئیماندارانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار لە خزمەتی جەنابتانە باسی بنیادنانی و دروستکردنی کەسایەتی مرۆڤی موسڵمان ئەبێ جارجار خۆمان بناسینەوە بۆ ئەوەی ئاگامان لە شەخسیەت و کەسایەتی خۆمان بێ وەک مرۆڤ. پەروەردگار جەلە جەلاله و ڕوومان تێدەکا و دەفەرمێ خوای متعال: ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير مما خلقنا تفضيلا. ئەگە تەماشای ئەم ئایەتە پیرۆزەی پەروەردگار بکەین، پێمان دەڵێ ئەی مەخلوقات، مرۆڤەکان چاک بزانن خوای گەورە ئێوەی هەڵبژاردووە لەسەر مەخلوقاتی تر، لەسەر دروستکراوەکانی تر، چونکە ئێوە لە ئەوەی پەروەردگار دروستی کردوون تەفضیلتان هەیە بەسەری ئەو دوایتردا. پاشان وحەملناهم في البر والبحر، خستوونێتە سەر وشکایی و پاشانش لەگەڵیدا ئەوەیە وەڕەزەقناهم من الطیبات، خوای گەورە ڕزق و ڕۆزی داون و چاکش بزانین ئێوەی فەضڵ داوە بەسەر مەخلوقاتەکانی تردا. لقد خلقنا الإنسان في أحسن تقويم، پەروەردگار دەفەرمێ کەواتە مرۆڤ بزانێ کەسایەتی خۆی لەدەست نەدا، وریابینێ بە ئینسانی ئیماندار بزانێ مرۆڤ لای خوای گەورە زۆر گەورێ. ئەم مرۆڤە ئەبێ خۆی بدۆزێتەوە، جارجار خۆی گوم نەکا یان خۆی لێ گوم نەبێ، ون نەبێ. ئەگەر وا بێ ئەو کاتە ئەو مرۆڤە خۆی لەدەست دەدا و کەسایەتی نامێنێ. خوا پەنامان بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوومان تێ ئەکاوە فەرمێ: ما من مولود إلا يولد على الفطرة. هەموو مرۆڤێ لەدایک ئەبێ وەک قاقەزێکی سپی لەدایک دەبێ، لەسەر فیترەتی پاک، لەسەر ئەو فیترەتەی خوای پەروەردگار جەلە جەلاله بۆ پێغەمبەران ناردوێتی و بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر فیترەتی پاک و هیچ گەرگی نەگردووە چۆن شتێکی سپی. ئەم مرۆڤە ئاوایە، جارجار باوکانیان دایکان یاخودی مرۆڤەکە خۆی لەکەدار دەکا. ئەبێ بزانی چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلات و باوک و دایکی ئمما ئەیان کاتە نەسڕانی ئەو مەجووسی یان خودی خۆی ئەبێتە شتێکی تر لە ئاستی مرۆڤایەتی دەرئەچێ پەروەردگار کە تەقدیری لێگرتووە. جەلە جەلاله خوای گەورە ئەفەرمێ لە حەدیسی قودسیدا: ئیماندارانی بەڕێز، إني خلقت عبادي حنفاء. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕیوایەتێکا بەڵام لە خوداوەیە ئەم حەدیسە، واتە مەخلوقەکانم کە دروست کردووە بە تایبەتی مرۆڤەکان لەسەر شێوەیەکی فیتڕەیەکی پاک و شیرین. ئەم مرۆڤە نابێ خۆی تێکەڵی شتە خراپەکان بکا، ئەم مرۆڤە نابێ کەسایەتی خۆی لەدەست بدا لە پێناوی هەر شتێکی دنیا بێ. ئیماندارانی بەڕێز، ئەبێ ئینسان خۆی لێ هون نەبێ، چونکە خۆی لێ گوم بوو ئەو کاتە نەکبەتیە و قڕبەسەری دنیا و قیامەتش دەبێ. خوا پەنامان بدا. لا ينبغي للمؤمن، پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەلات وەسەلام: لا ينبغي للمؤمن أن يذال نفسه. ئینسانی ئیماندار نابێ خۆی زەلیل بکا، زەلیل بنوێنێ بۆ مرۆڤ کە من و تۆ مرۆڤین، کەسێکی ترش مرۆڤە نابێ تۆوا دەربخەی کە تۆ زەلیلی. ئەبێ هەموومان زەلیلی خودای گەورە بین، ملکەتی خودای گەورە بین. نابێ زەلیلی مرۆڤی، تەسلیمی مرۆڤەکان بی، خواد لە فکر بچێ نەعوذ بالله، وابزانی ژیان مانەوەی تۆ ڕزق و ڕۆزی تۆ بەدەستی مرۆڤەکانە.
ئەو کاتە قوڕ بەسرت تۆ چاک بزانە ئەو ئینسانە ئەو مرۆڤەت کردێتە شەریکی خوا و ئاگادش لێی نییە، چونکە وای پەرستی تۆ وا دیعایی بۆ دەکەی، وا ڕیکلامی بۆ دەکەی. ئەبێ وریابیت ئیمانداران. پێغەمبەری نازدارە فەرمێ خۆتان زەلیل مەگرن لە دیوانی خەڵکدا، بەڵام لە دیوانی خوادا هەمومان زەلیلین، هەمومان هیچمان پێ نییە بەرامبەر بە پەروەردگار. قیل یا رسول الله وكيف يزيل نفسه، فەرموویانەی پێغەمبەری خوا مرۆڤ چۆن زەلالەت دەرخات، چۆن ئەزانین ئەم ئینسانە ئەم مرۆڤە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يتعرض من البلاء ما لا يطيق، شتی زۆر هەڵئەگرێ، شتانێکی زۆر هەڵئەگرێ، شانی هەڵی ناگرێ لە دنیادا، پێی بەو شتانە عیبدارە بێ، زۆر بارەکە لە دنیا، لە دنیادا عیبدارە بێ، شەخصیاتی لەکەدارە بێ، وعدی زۆر ئەدا، شتی زۆر ئەڵێ، زۆر 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 ئەڵێ، بەڵام سەیرەکەی هیچی لە جێگای خۆی نییە. ئەو مرۆڤە وای لێ دێ تەماشاکە خەڵک بە چاوێکی لەوێ نەوعێ ڕەنگێکی تر تەماشا بکە. یان فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يتعرض من البلاء ما لا يقوم له، بەڵایەک بەڵاکان دێتە ئەو بەڵایەنەی کە لە خواوە تێ، ئەوە قەزا و قەدەرە. پێغەمبەری خوا فەرمی ئەو بەڵایەنە دێنێتە سەر خۆی، خۆی سەبەبە، خۆی هۆکارە، شانیشی هەڵی ناگرێ، بە بۆنەی ئەوانەوە زەلیل دەبێ. خوا پەنامان بدە. ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست، مسڵمانانی بەڕێز، ئەبێ وا نەکەین کار و کردارێ بکەین بە بۆنەی ئەو کار و کرداوانەی شانمان هەڵی ناگرێ لە خشتە بەرین. ئێستا مرۆڤەکان زۆر جار تەماشا ناکەن وەک مرۆڤ، زۆر جار خۆی ئەدا لە دەستی خۆی دەرئەچێ، شخصیەتی خۆی لە دەست ئەدا بە بۆنەی هەر شتێکی هۆکارێکی دنیا بێ. بۆیە پیاوچاکان فەرموویانە کەسایەتی مرۆڤ بەچی لەکەدارە بێ؟ یەکەمیان ئەوەیە سنووری خوا ببەزێنی. هەر مرۆڤێک لە هەر کوێ بێ، لە گەورە هەتا بچووک، لە کەسێکی بچووک هەتا کەسێکی دەسەڵاتداری هەموو دنیا، واللهی سنووری خوا بزەنێ، خوا زەلیلی دەکا. سنووری خوا کە تەجاوز کا و بڕوا ئەمڕۆنە سبەی دوو سبەی ساڵ دێ و ڕۆژ دێ و دەڕوا، خوا زەلیلیەکە. یەکێ لە شکاندنی مرۆڤ ئەوەیە کە حەساب نەعوذ بالله بۆ خوا، بۆ قورئان، بۆ ئیسلام نەکا، خوا لە دنیادا زەلیلیەکە و ڕسوایشیەکە، شخصیەتی لەکەدارەکە. وریابن ئیماندارانی بەڕێز. دووەمیانەوەیە بڵاوبوونەوەی باسکردنی خۆت و خێزانت، نهێنەکانی بەینی خۆت و خێزانت. وریابن ئەوش ئەو ئینسانە ئەو مرۆڤە لە ناو ئەچێ، شخصیەتی لەکەدارە بێ. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمووی خەڵکانی هەن گوناحێکی زۆر گەورەکەن، لە دیوانی خوادا زۆر گەورەیە. ئەوانن ئەو پیاوانە، ئەو ئافرەتانەی کە دەچنە لای خێزانی یان پیاوەکە یان ژنەکە، شەو چی دەکا، ڕۆژ دێ باسی دەکا. گەورەترین گوناحە، گەورەترین تاوانە لە دیوانی خوادا، و ئەو مرۆڤە پێی سووک ئەبێ. دوو لە ڕوو جەنابتان بێ ئەدەبی نەبێ. سێهەمیان ئاگادار نەبوون لە زبانت، کە چی دەڵێی و چی ئەفەرمیت، وریابیتە بێ. زبان ڕابێنی، ڕاگری، هەموو شتێ نەڵێی، چونکە بەم زبانە خەڵکێکەیە بەرز ئەبێتەوە، بەم زبانەشەیە خەڵکێکەیە دا ئەبەزێ، زەلیل دەبێ، شخصیەتی خۆی لە دەست ئەدا. خاڵی چوارەمان تەمەحکاری و قەناعەت بەو ماڵەی کە خوادایە پێت نیتە و چاوت بڕیوەتە ماڵی خەڵک. ئیماندارانی بەڕێز، ئەمش خاڵێکی ترە لەو خاڵانەی ئینسان شخصیەتی خۆی ئەدا لە دەست. ئینسان ئەبێ قەناعەتی بێ بەوەی کە خوادایە پێی، و ئەبێ ڕازی بێ بەو بەشەی کە خوادایە پێی، ئەبێ چاوی لە ماڵی خەڵک نەبێ، و ئەبێتش تەماحی لە ماڵی خەڵک نەبێ. ئەمە چوار خاڵە بێ ئینسان وریای بێ. ئیمانداران، زمانی من و تۆ ئەو زمانەیە ئەمڕۆ هەمووی خەریکی ئەمانەیە. بۆیە وریابین ئەو کاتە نە دەستمانەکەوێ ئەوانەی کە طموحە، ئەوەیشی کە هەمانە خوای باتەوە، چونکە قەدرمان نەزانی. یەکێ لە مامۆستا هەژارەکانی موکرانیە فەرمی قسەیەکی جوانی ئەڵێ کوڕە شیرینەکەم،
کۆ ئەگەر بانگکەن ناوت چی ئەڵێ من ئەڵێم کوڕی باوکی خۆمم ئەڵێ کوڕە شرینەکەم با بە ناوی باوکتەوە بانگت نەکەن لە چاکەدا باوکت چاک بوو هەوڵدە خۆتش با چاک بی هەوڵدە با خەڵک دەستت بۆ درێژکە چۆن دەستیان درێژ کردووە ئەڵێن فڵانی کوڕی فڵان ئەڵێن ڕەحمەت لە گۆڕەکەی پیاوێکی زۆر چاک بوو کاتێ ناوی تۆش دێنن وەک کوڕی ئەو با بە ناوی تۆش وەک ئەو چاک بی نەکەوا بڵێن تخوا حەیف نییە ئەمە کوڕی فڵانە تخوا حەیف نییە ئەمە کوڕی حادی فڵانە تخوا ئەمە حەیف نییە کوڕی مامۆستا فڵانە تخوا حەیف نییە ئەمە کوڕی مامۆستا مەلا فڵانە ئاوا نەبێ ئەم پیاوە بەڕێزە ئاوا ئامۆژگاری کوڕە شیرینەکەیەکە ئەڵێ کوڕە شیرینەکەم کەسایەتی خۆت دروستکە با خەڵک وا بانت کا کەسێکی چاک بی و باش بی زانایان فەرموویانە ئینسان سێ جۆرە ئیماندارن ئێمە ئیماندار نابێ ڕەفیقی هەموو کەسێ بکەین بەداخەوە ئەمڕۆ موسڵمانی ئەمڕۆ ڕەفیقی هەموو کەسێک دەکا ئەوەی مرۆڤ بێ بەڵام زانایان پێمانی فەرمووە نەخێسیانن یەکێکیان زانایە و دانایە و عاقڵیشە زانایە و عاقڵە ئەم مرۆڤە دەرەجەی یەکەمیانە هەر شتێ ڕووبدا بەلەوەی ڕووبدا نایە لێ ڕووبدا و چارەسەری دەکات چونکە زانایە و پاشانش عاقڵ و ژیرە دووەمیان هەمانە زانایە بەڵام عەقلی لەگەڵا دوو لە ڕووجەنابتان بەکار نایەرێ ئەمە هەرچی بخەیتە بەردەستی ڕوو ئەدا لە خراپە بەڵام نایە لێ خراپەکە زۆر تەشەنە بسێنێ ئەیگرێتەوەی هێنێتەوە ئەمەیان شەر باشە سێهەمیان دوو لە ڕووجەنابتان نەزانایە نەعاقڵە دوو لە ڕووجەنابتان ئەحمەقە وەچیە گێلە نەزانە هیچی لێ نازانی هەرچی شتێ بخەیتە بەردەستی تێکێدا و وەچیەکە کاولی دەکە جا بێ قوڕ بەسەر خەڵکێک کەسێ کە شتێ لەژێر دەستا بێ نەزانێت تەعامل کە قوڕ بەسەر ئەو خەڵکەی وا لەژێر دەست ئەو کەسەدا مشکلەکە لێرێ بۆیە خەڵکی زانا و خەڵکی عاقڵ و ژیر تەجروبەی ژیان هەبێ لە ژیانیدا بۆی بزانێ ئوموری خەڵکی بەرەو کوێ دەبا ئیماندارانی بەڕێز کەسایەتی خۆت بنیان بنە لە دنیادا بۆیە وتویانە یەکێ لە ئەسحاب و یاوەران یەکێ لە غازاکان پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم لە غەزای تەبوک کاتێ ئیسراحەتێک کرد لە خێمەکەی خۆیدا جبریل لە شەودا هات فەرمووی ئەی پێغەمبەری خوا هەستە نوێژی جەنازە بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خێمەکەی هەستا و دەست نوێژی هەڵگرت و بۆی نوێژی جەنازە بکە لە ناو خێمەکەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جبریل پێی فەرموو ئەی محەممەد لە ناو خێمەکە نوێژی جەنازە مەکە بچوە دەرەوە وتی ئەی جبریل بۆ لە ناو خێمەکە من هەرخۆمم وتی جێ نابێتەوە لە ناو خێمەکەدا نوێژی جەنازە بکەیت لەسەر ئەو سەحابەی مەعاویەی کوڕی مەعاویە ئەم پیاوە نەخۆش بوو گرانەتای بوو چارەسەریان بۆ پەیدا کرد دەوایان هێنا بۆی بەڵام ئەم پیاوە بەڕێزە لەبەر ئەوەی هیچ نەبوو خوای گەورە ئەجەلەکەی کۆتایی پێنا وەفاتی کرە و شەوە ئەم جاوتی بچوە دەرەوە ئەی محەممەد صلی الله علیه وسلم لە دەرەوە نوێشکە دوو ڕیز مەلایکە لە ئاسمان و هاتووە لەسەر جەنازەی مبارەکی ئەم سەحابە نوێژ دەکا هەر ڕیزێکی 7,000 مەلایکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نازانێ باس چییە ئەمری پێکرا و جێبەجێی کە ئەچێتە دەرەوە نوێژ دەکا و بە سەحابە ئەڵێ ئەی ئەسحاب هەستن با نوێژکەین وتیانەی پێغەمبەری خوا نوێژی چی ئێستا کاتی نوێژ نییە فەرمووی هەستن با نوێژی جەنازە بکەین لەسەر براکەتان وەفاتی کردووە جبریل خەوری پێداوم یعنی پێغەمبەری خوا ئاگای لێ نییە هەڵەسن و هەموویان دەستنوێژ دەگرن و نوێژ دەکەن مەراسیمی نوێژ تەواو دەبێ پاشان پێغەمبەری خوا پرسی لە جبریل ئەی جبریل ئەم سەحابە چی کردە لە دنیای لە دیوانی خوادا پلە و پایەوە نەبەرزە لە ئاسمانەوە تەقدیری لێگراوە دوو ڕیز مەلایکە بێ نوێشکا لەسەر ئەم سەحابە هەر ڕیزێکی 7,000 مەلایکەیە ئەم پیاوە بەڕێزەکە چی کردووە موسڵمانان ئیمانداران لای من و تۆ ئەمڕۆ زۆر سادەیە زۆر ئاسانە بەس لە دیوانی خوا زۆر گەورەیە
ئەفەرمێت ئەم سەحابە سوورەتێکی لە قورئان بەردەوامە وتەوە لەگەڵیا بوو وەک ڕەفیقی لێ هاتبوو بەیانی هەڵئەستانی مەڕۆ دەرەچوو ئەگەڕاوەوە هەڵاژیا ئەخەوت بەدەم خەوەوە هەموو جارێ ئەم سوورەتەی دووبارە دەکردەوە فەرمووی کامەیە ئەی جبریل فەرمووی سوورەتی ئیخلاس قل هو الله ئەحەد الله الصەمەد هەتا کۆتایی ئەمەی بەردەوامە وتەوە خوای گەورە تەقدیری لێگرت و تەشریفی کرد لە حەوتەبەقەی ئاسمانەوە دوو ڕز مەلایکەی هێنا ئەمە تەقدیری ئەم شەخسەی کرد تەماشاکەن کەسایەتی ئەم سەحابە کەس نایزانی پێغەمبەری خوش نایزانی ئەم کارە جوانەی دەکرد ئەم سەحابیە خوای گەورە تەقدیری بەرز کردەوە بە پێغەمبەران کە باسیەکە بۆ من و تۆ شەخسیەتی ئەم سەحابە و لەگەڵ ئەسحابەکان شەکردەوەیەکی جوان ئیمانداران وریابن خۆتان نەدۆڕێنن بۆ دنیا ئامان و سەد ئامان دنیا تەواو دەبێ خۆتان مەدۆڕێنن بۆ دنیا چەند ڕۆژێک و چەند ساڵێک و چەند سەعاتێک و چەند کاتێک دەڕوا تەواو دەبێ گرنگەوەی ئینسان شەخسیەتی لای خوا بێ با هەموو دنیا لۆمەی تۆ بکە گرنگەوەی تۆ پیاوێکی چاک بی کاتی ئەتنێژن لە ژێر خاکە نەک لە بان خاک ئیماندارانی بەڕێز گرنگە ئینسانی ئیماندار شەخسیەتی خۆی لەکەدار نەکە خوای گەورە ڕەحم بە مەلایکەمان بکە